ئەنجامی چونکە ئێمە قەت بڕیارمان نەداوە ڕەفرەندۆم و ئەنجامی ڕەفرەندۆم بە شەڕ چارەسەر بکەین نە ئەگەری شەڕ بژاردەی ئێمە نییە. ئێمە دەمانەوێ ڕەفرەندۆم و ئەنجامەکانی ڕەفرەندۆم لە ڕێگای دیالۆگ و وەخت زۆر مهم نییە. فاسیلە لە بینی ڕەفرەندۆم و گەیشتن بە مافی جیابوونەوە زۆر دوور و درێژە و ئێستا لە بینی ئێمە و عێراق قسەی ئەخری نەکراوە، لەسەر داهاتوودا قسەی ئەخیر دەکرێت و من لەوەش زیاتر دەمەوێت ئەوە تاکید کەمەوە کە زۆر کەس بە ناحاق باسی ئەوە دەکە فلان دەوڵەت دژە فلان دەوڵەت دژایەتی نییە بابا مشکلەی یاساییمان نییە. هەموو کەس لە ڕووی یاساییەوە ڕازێمە ڕەفرەندۆم بکەین. مشکلە هەبی مشکلەی سیاسیە و کۆماری ئیسلامی ئێرانیش بە قەتعی دژی ڕەفرەندۆم نییە، بە کاتێکی باشی نازانی ئێستا تا ئێمە پێویستە نەسیحەتی جیرانەکان بە نەزەر ئێعتیبار وەرگین، پێویستە لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەی قسە بکەین، باس بکەین و ئەوانەی ژێر پەردەش لەگەڵیان بینی خەتەکانیش بخۆینەوە. دەوروبەر و جیرانەکانمان پێویستمان بە دانوستانی سیاسی هەیە و من پێم وایە ئەو وڵاتانەی کە تاکید لەسەر یەکێتی خاکی عێراق دەکەنەوە ئەو فۆرمێکە لە عورفی دیپلۆماسی بەکاردەهێنرێ ئەوە لە کاتی کێشەی یوغۆسلاڤیاش هەمیشە باسەکرا.